بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لەبێ من یارگارفایەقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە میوانەکەشم بە سوپاسەوە لە بەغداوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ خۆتان ئاگادارن کە ئەمڕۆ باسێکی زۆر گەرم هەیە بە تایبەت لە ناو موچەخۆرانی وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی و موچەخۆرانی وەزارەتەکانی دیکە شاتوونەتە سەر هێڵ باس لەواکرێت کە 250 ملیار دینار لەلایەن حکوومەتی عێراقی و لە ڕێگەی بانکی ناوەندیەوە بۆ موچەخۆرانی وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی نێدراون و ئەوتێت کە ئەم بڕەپارەیە زۆر زیاترە لە موچەی موچەخۆرانی ئەو دوو وەزارەتە بەبێ پاشکەوت کە ئەمە شتێکی سەیرە دوای چەند ساڵێک بەنسبەت موچەخۆری کوردەوە کە بەبێ پاشکەوت موچەوە بگرێ. منم شەو لەگەڵ بەڕێز کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق و پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق مەبەستمە لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین. ئەو موچەیە ئایا ئەو بڕەپارەیە گەیشتۆتە هەرێمی کوردستان تەواو چووکە هەندێک هێشتا گومانی هەیە لەوەی کە گەیشت بێت میکانیزمی دابەشکردنەکە چۆنە و ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم زۆر بە خێرایی سەبارەت بە تەوەرەکان کە ئایا بڵین وردبینی وەزارەتی دیکەی بەدوادا دێت و ئایا ئەم موچەیەک بەس بۆ مانگیەکەی نێرن یان بڵین مانگی دیکەشی بەدوادا دێت سبەینێ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە وەتاری هەفتانەی خۆیدا بڕیارە چی بڵێت و ئایا دانیشتنی پەرلەمان کە لەلایەن کورد و سوننەوە بایکۆت کراوە تاکەی بەردەوامە بێت و ئایا ئەوەی کە دەوتێت بڕیارە ڕۆژی چوارشەمە یاخود دەوترێت گوایە چوارشەمە حەیدەر عەبادی ئامادە بێت لە دانیشتنی گفتوگۆی بودجەی 2018 عێراق لە پەرلەمانی عێراق ئەمە تا چەندە ڕاستە و مەبەستیشمە لەسەر کۆمەڵێک پرسی دیکە من زیاتر ناڵێم. کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆم دەرفەتە کە لە بەغداوە ئەرکت کێشاوە لەگەڵمانی ئەمەوێ ڕێک بەو پرسیارە دەست پێ بکەم. پەرلەمانی عێراق ئەم ڕۆژ دیسانەوە لەلایەن کورد و سوننەوە دانیشتنەکە بایکۆت کرا ئەمەوێ لەو باسەوە داخلی باسەکەمان بین بینە سەر موچەش وردە بۆچی بایکۆتتان کرد و بەنیازن تاکەی وا بەردەوام بن. بەڵێ بنای خوای بەخشندە و میهرەبان سڵاو بۆ بەڕێزێتەوە بۆ بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. ئێمە بەنسبەت پرۆژە یاسای بودجەی ساڵی 2018ەوە تێبینی زۆرمان هەیە کە تێبینیەکان دەستوری و تەشریعین و هەروە پەیوەندی بە مافی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە بەگشتی وەکو پشکی هەرێم و وەکو بودجەی پێشمەرگە وەکو زیادبوونی ڕێژەی نەفقاتی سیادی زۆر باسمان کردووە. ئەو نۆتێبینەیە کە پێم وایە بۆ زۆرێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوونە هەروەها سوننەکەش بە هەمان شێوە. تاوان ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان بەدەر لە هەموو ئەو سیاقاتانەی کە هەیە و طبیعیە فەرزی کرد کە پرۆژە یاسای بودجە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ. ئەویش ئەجێنداتی تری هەیە و ئیش بۆ هەندێک شت ئەکا کە تایبەتە بە خۆی ئێمە وەکو کورد و سوننە قاعەکەمان بەجێهێشت وەکو هەڵوێستێکی سیاسی و دوای تەماشامان کرد کاتێک کە خوێندرایەوە هەموو هۆڵی پەرلەمان دەکەسی تێدا نەبوو ینی تەوسیقیشمان کردووە. بە هەر حاڵ لە هەمان کاتدا طبعاً سەرۆکوەزیرانی عێراق مەسیجی ئیجابی ناردووە بەڵام ئەبێ ینی ئێمە تاکیدمان لەوە کرد ئەبێ پێش خوێندنەوە یەکەم لەگەڵ سەرۆکوەزیران دانیشین کۆبینەوە و ئەم تێبینیانە یاخود بەشە گرنگەکەی ئەم تێبینیانە حکوومەت بە هەندوەری بگرێ و تەکمیلەی یاخود معدلی ئەم تعدیلی ئەم پرۆژە یاسایە بنێرێتەوە بۆ ئەوەی هەمومان کۆک بین لەسەری و ئەو کاتە سیاقاتی طبیعی خۆی وەربگرێت. ئێستاش ئەگەر ینی تێبینیەکانی کورد و سوننە بە هەندوەرنەگیرێ ممکن نییە پرۆژە یاسای بودجە تێپەڕێنرێ و بۆ سیاقاتە طبیعیانی خۆی. ڕۆژی چوارشەممە بڕیارە سەرۆکوەزیران هاوڕێکانیشتان ئاماژەیان بەوە داوا کە ئەمەی سەرۆکی پەرلەمانی عێراق کردوویەتی بە شێوەیەک لە شێوەکان پێشهاتێکی چاوەڕوان نەکراو بووە بە شێوەیەک لە شێوەکان ینی بە فێڵی شەندێک پەرلەمانتار ناویان بردووە. بۆچی ئەمەی کردووە لەم کاتەیە؟ بەڵێ خۆی لە جەدوەلی عەمالە نەبوو و نصاب تەواو کرا لەناو جەلسەیە واژویان کۆ کردەوە و پێشکەشیان کردو ئیتر سەرۆکی پەرلەمان خۆی بە تەنها جەلسەکەی بەڕێوە برد لەو حالەتانە خۆی بە تەنهاش بڕیارەدا بۆیە بە پێ ئەو سیاقاتانەی هەیە کە واژۆکان کۆ کراوەتەوە خۆی ئەو مافێ هەیە بە تەنیاش بۆ لەوێ ئیتر
خوێندنەوەی یەکەمی بۆ کرا مهمەوەیە لێرە بۆستێ و تاوەکو سەرۆکی حکوومەت سەرۆکوەزیران نێت و تاکید لەوە نکاتەوە بۆ نمونە ئێمە بە نسبەت کوردەوە کە صندوقی نەقدی دەولی تاکیدی کردووە تەنانەت بۆ حکوومەتی عراقیش بە فەرمی کە هەرێمی کوردستان بەلای کەمی ساڵانە پێویستی بە 10 تریلیۆن دینار هەیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بە شێوازێکی طبیعی و بەلایەنی کەمی پێویستیەکانی بەڕێوە بچێ ئەگەر لەمە کەمتر بێ ئەمە کارێکی خراپە هەروە مەسلەی پێشمەرگە و بەشێکی تر لەو تێبینیانی کە هەمان بووە کە معروفە بۆ هەموو کەسێک چاڕوانەکەین لە ڕۆژانی داهاتوو یاسای بودجەش یاسایەک نییە بە زۆری نەوکەمینە تێپەڕێنرێ لە بەرەوەی پەیوەندی بە ژیان و گوزەرانی هەموو پێکاتەکانی عراقەوەی پێویستەکە تەوافقە بێ لەسەری باش کاک مەسعود بچینە دڵنیان بینەرانی چاوەڕێ واکەن بچینە سەر باسی موچەی وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی ئەم نیوەڕۆیش کە لە وردە گفتوگۆیە کە پێش بەرنامەکە لەگەڵ جەناب تا قسەمان کرد ئاماژەت بەوە کرد کە بە بەردەوامی لە پەیوەندیە بووی بۆەوەی بگەی بە هەواڵێک ئەمەوێ ئێستا ینی لەلایەن جەنابتەوە بە فەرمی بۆمان پشتڕاست بکرێتەوە بڕی 250 میلیارد دینار لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو دوو وەزارەتە نێردراوە و گەیشتووە بەڵێ من پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابت بدەمەوە ینی یەکەم ئێمە ئەگەر هەر بە دوواداچوونێک بکەین هەر شتێک بکەین من شخصی خۆم ئەمە بە واجبی سەر شانی خۆمی ئەزانم بەرامبەر بە هەموو پێکهاتەکانی هەرێمی کوردستان لە کفری و کەلارەوە هەتاوەکو زاخۆ دۆک ئەمە یەک دوو ینی وەکو ئەندامێکی کوردی لیژنەی دارایی لە ماوەی ڕابردووە هەم لە چوارچەوەی ئەرک و واجباتی سەرشانمان و بە حکمی ئەو پەیوەندیە فراوانەی کە هەمانە لەناو موسساتی دەوڵەتی عێراقی و لەگەڵ کەسایەتیە سیاسیەکان بە دوواداچوونی زۆرمان کردووە و مەسەڵەن من بۆ خۆم لە کۆتایی مانگی 12 معلوماتم هەبوو کە ئیش لەسەرەوە کراوە حیسابێک بکرێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان لە بانکی مرکزی بەڵام شەرتیش نییە ئێمە هەموو زانیاریەک باز بکەین و خەڵکی پێوە مەشغوڵ بکەین و ینی خەڵک لە چاوەڕوانیە ئەوە بکەین لە ماوەی ڕابردووە متابعەی ئیشوکارەکانی لیژنەکانمان کردووە ئەو لیژانەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی و زانیاریشمان هەبووە کە ئیشوکارەکانیان بەباشی ئەڕوە و طبعاً جگە لە هەوڵە ناوخۆییەکان هەوڵی کۆمەلگای نێودەوڵەتی زۆر گرنگ بووە بە تایبەتی بۆ پێدانی موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستی لەبەرەوەی ئەم دوو سێکتەرە تاسیری لەسەر هەموو چین و توێژەکانی کۆمەلگا هەیە و طبعاً ئەو زەرەرانەی کە بەم دوو سێکتەرە بگات چەندین ساڵ و چەندین ملیارد دۆلاری ئەوێ بۆ چاکردنەوەی بۆیە زۆر تاکید لەوە کراوەوە پێویستە بە دەرەجەی ساسی لە چوارچەوەی ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغدا بە زووترین کات ئەم دوو وەزارەتە بدرێت ئەمجا دێمە سەر ئەوەی ئەمڕۆ طبعاً لە ماوەی ڕابردووە من زۆر بە دوواداچوونم کردووە زۆر متابعەم کردووە لەگەڵ هاوڕێکانی ترمە و ئەمڕۆژ لە پەیوەندیەکی زۆرا بووم و ئەو زانیاریانەی کە بە مندراوە لە سەرچاوی فەرمیەوە ئەوە بۆ کە ئیشوکاری لیژنەکان زۆر بەباشی ڕۆیشتووە و ئەو عیناتانەی کە وەرگیراوە لە قائمەی موچەخۆرانی ئەم دوو وەزارەتە تا ئەم لەحسەی هیچ کێشەیەکی تێدا نیە ئەمڕۆ دیوانی وەزارەتی تەندروستی کراوە کە هیچ کێشەیەکی تێدا نەبووە لە هەولێر و تیمێک چۆتە دهۆک تیم هاتۆتە سلێمانی و 250 میلیارد دینار تحویل کرا بۆ هەرێمی کوردستان نێردرا بۆ هەرێمی کوردستان و پێم وایە بێ سەرچاوەیەکی لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دوای لە دوانەکانی من تاکیدی کردەوە کە فعلەن پارەکە گەیشتۆتە هەرێمی کوردستان ئەوەی کە گرنگە طبعاً شتێکی مهمە بەبێ پارەکە بۆ کوێنراوە کاک مەسعود پارەکە نێردراوە بۆ هەولێر لەبەرەوەی حکوومەتی عراقی لەگەڵ مؤسساتی ڕسمی هەرێمی کوردستانە تەعاملەکە مؤسساتی ڕسمیش حکوومەتی هەرێمی کوردستانە
وەکو سڵتەی تەنفیدی کەواتە ئەو هەواڵە ڕاست نییە بمبوورە قسەکەت پێ وەزارەتی دارایی لەگەڵ وەزارەتی عێراقی ئێوێ لەگەڵ پارێزگاکان مامەڵە بکات بەڵکو لەگەڵ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵاکات و پارەکە خراوەتە سەر حسابی ئەوان و ئەوان دابەشیەکەن. بەڵێ طبعاً بەڕێز حەیدەر عەبادی خۆی ینی لە چەند کۆبوونەوەیەکە بە ئێمە ڕاگەیاندووە کە تەعاملکردن لەگەڵ پارێزگاکانە ناکرێت لەبەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرالیە و قوارەیەکی دەستوری هەیە و لە مادەی 117 لە دەستوری عێراق مؤسساتی هەرێمی کوردستان بە پەرلەمان و بە دەسەڵاتی دادوەری و حکوومەتەوە ئەمانە مؤسسەی فەرمی و دەستورین و حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە تەعاملەکە ئەمانە ینی سیاقاتی دەستوری و قانونیە ئەوەی کە گرنگە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە بەغدا و موچەکانیان دێ موچەی فەرمانبەری عێراقی بە پێی پلەی وەزیفی چۆنە ئەوانەی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەبێ پاشەکەوتی موچە و من زۆرێک لە مامۆستایان و بە تایبەتی ئەوانەی پەروەردە لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود بە تەلەفۆن پرسیارێ لێ کردوم لەسەر ئەو 150,000 دینارەی کە وەکو مخصصات هەیەە لە هەرێم پێم وا بێ ینی ئەگەر فەرقێک هەبێ لەوێ لەگەڵ عێراقا ئەوەی عێراق پێویستە ینی جێبەجێکرێت چونکە ئێمە بێ لە عێراقا وەکو هەرێم و عێراقی ترە بێ یەک سیستەمی موچە هەبێ عێراق ئەگەر موچەی زیاد کرد پێویستە هەرێمیش زیادی کە عێراق ئەگەر کەمی کرد پێویستە عێراقیش هەرێمیش کەمی کە بۆی سیستەمێکی متەکامل بێ لەبەرەوەی مستەوای مەعیشیش لە هەموو ناوچەکانی عێراق تقریبا وەکویەکە ئومێدەوارین کە بە زووترین کات ئیجراعاتی دابشکردنی موچەکە دەست پێ بکە و من پێم وایە ینی ئەو معلوماتی کە هەمە ئەم موچەیە بێتە موچەی مانگی یەکی ساڵی 2018 و پێدانی موچە بەردەوامە بێ تایبەت نییە بە مانگی 12 بەڵکو موچەی مانگی یەکە ئەبێ موچەی مانگی یەک بێ لەبەرەوەی لە ساڵی 2017 یاسای بودجە هەبووە و عێراق ناتوانێت لە دەرەوەی یاسای بودجە پارە سەرفکە ئێستا بە سولەف پارە سەرفەکە بەپێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام و تەسەورەکەم مثلا ئەم مانگی یەکەی ترە بێتە خاڵی ئینطلاق بۆ ئەوەی تر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمووی بدرێ و یەک شتێک هەیە من ئەمە تێڕوانینی خۆمە ئەوەی کە گرنگە طبعا ئێستا بۆ پێشمەرگە هاوکاری دراوە بە پێشمەرگە لە ڕێگای مجتەمەعی دەولی بە تەحدید لەلایەن ئەمریکیەکانەوە زیاتر لە 300 ملیۆن دلار تەرخان کراوە بۆی پێداویستیەکانیان و بۆ موچەوەوانە ئەمێنێتەوە ئەو فەرمانبەرانەی سەر بە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانن و ئاسایش ئەوانە مهمەوانش معالەجە بکرێ ئەوەی کە ئەمێنێتەوە وەزارەتە مەدەنیەکانە ئەگەر زۆر سەهو نەبم وەزارەتە مەدەنیەکان تقریبا 400 بۆ 450 ملیار دیناریان پێویستە مانگانە بۆ موچە بەبێ پاشەکەوت بتوانین هەنگاوی یەکەم وەزارەتە مەدەنیەکان هەمووی موچەکانیان بدرێ و من ئەمڕۆ خۆم لە مؤتەمەرێکە لەبەرەوەی بەسە ملاحەزەیە گەر بڵێن بە یارمەتی ئەمڕۆ هەم بە کتابێکی فەرمی داوام کردووە لە سەرۆکوەزیران و هەم لە مؤتەمەرێکی سوحەفیشا داوام کردووە کە سەرۆکوەزیران موچەی کە سوکاریش ئەنفالکراون و قوربانیانی هەڵەبجە بدا بە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەم چینە 13,000 کەسن لە هەرێمی کوردستان کە شایستەی دارایان هەیە و 25 ساڵە چاوەڕوانی ئەوەن کە قەرەبوو بکرێنەوە لەلایەن حکوومەتی عێراقیەوە پێویستە ئێستا حکوومەتی عێراقی ڕەچاویەوە بکە کە شایستە دارایەکانی ئەمانە ڕێژەیەکی کەمە و دابینی بکە. بەڵێ ئەوەیان بابەتێکی گرنگە بێگومان ئێمە بە دوواداچوونی دیکەشمان ئەبێت بە هاوکاری ئێوە و هاوڕەکانتان بۆ موچەی پێشمەرگە و کەسوکاری ئەنفالکراوان و بڵین شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە و کەسوکاریان. پرسیارەکەی من ئەوەیە ئەم موچەی نێردراوە ئەم بڕەپارەی نێردراوە گەیشتۆتە هەرێمی کوردستان و وتت نێردراوە بە وەزارەتی دارایی و حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕاستەوخۆ مامەڵاکە. ئایا شێوازی دابشکردنەکە بەپێی بە دوواداچوونەکانی جەنابتان دیاری کراوە و کەی دەست بە دابشکردنیەکرێت؟ ئەمە پرسیارە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرە. بەڵێ خۆی یەک شتێک هەیە ینی خەڵک لەبەرەوەی
لە ماوەی ڕابردووە موچەکەی زۆر دواکەوتووە و لە بەرەوەی پاشەکەوتی موچە هاتۆتە ئاراوە. ئێستا هەندێک بێمتمانەیی هەیە لە نێوان با بڵێن وەزارەتەکان و یاخود حکومەت و هاوڵاتی. من دەتوانم یانی ئەو دڵنیاییە بدەم کە ئەو پارەیە چۆن لە بەغداوە دێ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆی سەرفیکە و بە پێی سیستەمی پلەی وەزیفی حکوومەتی عراقی ئەوەی هەرێمی کوردستانیش هەمان شتە هەندێک جیاوازی هەبووە ئەو جیاوازیانە نابێ بمێنێ. حکوومەتی هەرێمی کوردستان بڕوا ناکەم بە هیچ شێوازێک دەستکاری ئەو موچەیە بکە لە بەرەوەی هەم لە ڕووی قانونیەوە هەم لە ڕووی معنەویە هەم لە ڕووی سیاسیەوە بەرپرسیارەتیکی گەوراکەوێتە سەرشانی و تەسەور ناکەم هیچ نیەتێک هەبێ بۆ ئەوەی دەستکاری و موچێ بکرێت. دیعایەت زۆرە و پرسیاری زۆرمان لێەکەن لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، بەڵام تەسەورەکەم وەزارەتی دارایی و ئەم دوو وەزارەتە پەیوەنددارە تەندروستی و پەروەردە چۆن لە بەغداوە دێ وەکو خۆی سەرفێکەن. باشە کاک مەسعود، ئیتر موچە مانگانە بە شێوەیەکی ئاسایی بەردەوامە بێ و لە حکوومەتی عێراقیەوە بۆ فەرمانبەرانی بڵین موچەخۆرانی ئەم دوو وەزارەتە و وەزارەتەکانی دیکە دێ دەگەر ئەوانی شەگلابوونەوە؟ بەڵێ ئەم دوو وەزارەتەوەکو ئاماژەم پێکرد بدایەت کە دوو سێکتەری زۆر مهمن و تەسیری زۆریان هەیە لەسەر هەموو کۆمەلگا، بۆیە ئەولەویەتیان پێدراوە لەلایەن مجتەمەعی دەولیەوە و ئەسڵەن وەزعی ئەم دوو سێکتەرە لە هەموو عێراقا باش نییە، وەکو خزمەتگوزاری وەکو ئاستی پەروەردەش یانی وەکو پێویست نییە، پێویستە زۆر باشتر بکرێت. ئەگەر موچەشیان نەدرێتێ ئەوە خراپترە بێ و هەمومانی زانین. بەنسبەت وەزارەتەکانی تر ئێمە ومێ دەکەین و ئەمڕۆژ سەرۆکوەزیران تاکیدی کردووە لەوەی کە حکوومەتی عراقی لەگەڵ حکوومەتی هەرێمە بە هەموو توانایشان هەوڵەدەن کێشەی موچە چارەسەر بکەن و مەسئلەی مەتارات و خاڵە سنوورەکان. ئەم من ئەو زانیاریانەی کە هەمە ینی بڕیار دراوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. تەنها عێراق لەبەرەوەی زۆر باس کراوە، مەسەلەن بندیوار زۆر زۆرە، بە سەدان هەزار بندیوار هەیە، ینی قسە زۆر کراوە، بێمتمانەیەک دروست بووە لە نێوان هەرێم و بەغدا. گرنگە ئەم متمانە دروست ببێتەوە و ئێستا ئیشوکاری ئەم لیژنانە تاکیدی لەوە کردەوە کە ینیەوە شاشخەریکە متمانە دروستە بێتەوە. شتێک هەیە کە گرنگە بیڵێم، من لە میدیاکانی عێراقا زۆر بە ئاماژەم پێ کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان 698,000 تقریبا 698,000 فەرمانبەری هەیە بە پێ معلوماتانی لای من هەیە. ئەوانەی تر کە شایستەی داراییان هەیە متقاعدینن، کە سوکاری شەهیدن، ئەنفالن، ڕعایە اجتماعین، پێویستە ئێمە وەکو کورد بەڵێ تاکید لەوە ینی ئەم دوو شەریحەیە لە یەکجیا بکەینەوە لەبەرەوەی لە عێراقیشە لە سندوقی تەقاعد نزیکەی 3.5 ملیۆن بۆ 3,750,000 کەس تەقاعدی شەهیدانە قوربانیانی دەستی ڕژێمی پێشوو ڕعایە اجتماعی هەموو ئەمانە موچە وەرەگرن. پێویستی ئێمە طبعاً ئێمە لەبەرەوەی سندوقی تەقاعدمان نەبووە، ینی ئەمانەمان بەباشی نەکردووە، بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا بتوانین ئەو شەرایحانەی کە هەستیارترن و بێموچەیی زۆر زۆر تەسیریان لێکە و بۆ ماوەی درێژخایەن تەسیرێ بێ لەسەر کۆمەڵگا ئەوانە دابین بکەین و من دەتوانم بڵێم ئیرادە هەیە و قەراری سیاسیش هەیە بۆ ئەوەی کێشەی موچە لە نێوان هەرێم بەغدا چارەسەر باشە. کاک مەسعود، من 5 خولەکم ماوە و پرسیاریشم زۆرە، بۆیە ئەگەر بە کورتی و پوختی وەڵامم بیتەوە زۆر مەمنونە بم بۆی هەموو وەڵامەکان بە بینەر بگاتەوە. بە زانیاریەکان لای من باس لەواکەن کە سبەینێ تیمێکی دیکەی گەورە لە بەغداوە دێت بۆ هەولێر و دەست بە وردبینی لە لیستی موچەی چەند وەزارەتێکی دیکە بە دیاریکراوی باسی خوێندنی باڵا وەزارەتی پلاندانان و ئەوانە ئاکرێ. زانیاریەکانی لای جەنابەت چۆنن و باس لە چیەکەن؟ ئایا تیمی دیکەش دێت یاخود با پرسیارەکە وا بکەم لە دوای وەزارەتەکانی پەروەردە و تەندروستی وردبینی لە لیستی کام وەزارەت دەست پێکات؟ بەڵێ من نازانم لە چی وەزارەتێکا کرێت، بەڵام زانیاریەکانی لای من تقریبا لەگەڵەوەی جەنابتە وەکو یەکە، بەڵام من پێیان ڕاگەیاندوم ئەو تیمانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەو تیمانە زۆر فراوانتر ئەکرێتەوە
بۆ ئەوەی ئیشەکان بە ئاسانتر بڕوە و پەلەی لێ بکرێ. باشە بەڵام چی وەزارەتێک دوای ئەوە تەدقیقەکرێ بەڕاستی پێویست ناکە خەڵکی پێوە مەشغوڵکەین. ئەوەی کە گرنگە قەراری سیاسی هەیە و ئیرادەش هەیە بۆ ئەوەی مەسئلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. باش کاک مەسعود لە دوای ئەنجامدانی ڕفراندۆمە خۆتەزانی کۆمەڵێک سزا و ڕێکار و ئیجراعات و ئابلوقە بەسەر هەرێمی کوردستاندا سەپێنراوە. ئێوە وەکو لیژنەکەتان لە پەرلەمان پێم وا بێت بڕیارێکی دیکە کە بڵین سزایەک بوو سەپێنرا بوو بەسەر بڵین دامەزراوە داراییەکان و بانکەکان لەلایەن حکوومەتی عێراقی و بەرامبەر هەرێمی کوردستان ئەویشتان هەڵوەشاندەوە زۆر بە کورتی ئاماژە بەوەش بێت سوپاس دەکەم. بەڵێ لە نەتیجەی ئەنجامدانی ڕێفراندۆمە ئەو کاتێک کە کوردەکان لە پەرلەمان نەبووین غیابمان هەبوو و حەزورمان نەبوو لە بەرەوەی مقاتعامان کردبوو بڕیارێک درا دژ بە هەرێمی کوردستان بۆ ڕاگررتنی ئیشوکاری هەموو بانقەکان و هەموو تەحویلاتی مالی تەعاملاتی مالی کە زۆر بڕیارێکی ترسناک و نابەرپرسانە بووەوەی ڕاستی بێ ئێمە زۆر تاکیدمان لێ کردەوە. من خۆم لەگەڵ چەندین سەفاراتە باسم کردووە و طبعاً صندوقی نەقدی دەولی و بەنکی دەولی ڕۆڵی زۆر باشیان هەبوو لە سەرم بابەتە و تاکیدمان کردووە لەوەی ئەم ئیجراءە بێتە هۆی کردنەوەی بازاڕی ڕەش و ممکنە ڕێکخراوە تێرۆریستیەکان سوودمەند بن لێ. طبعاً ڕۆڵی ئەوان و ڕۆڵی هەوڵەکانی ناخۆ زۆر گرنگ بووە و ئێمە دوایەوە لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندی عێراقیە کۆبنەوەمان ئەنجامداوە کولیژنەی دارایی و دوای ئەوەی کە تاکیدی کردەوە فەرعی بانک لە هەولێر کراوەتەوە و بڕیارە لە سلێمانیش بکرێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر متعاونە و تاکیدیان لەوە کردوتەوە کە پابندن بە یاساکانی بانکی ناوەندی عێراقی بۆیە ئێمە تەوسیاتێکمان ئامادە کردو کولیژنەی دارایی و ڕۆڵی ئەرێنیمان هەبوو لەوەی بە زووترین کات سەرۆکی پەرلەمان بیخاتە دەنگدانەوە سەرڕای ئەو هەموو کێشە سیاسیانی کە لە ناو پەرلەمانە هەیە و ئەمڕۆ من خۆم وەکو یەکێک لە نوێنەرە کوردەکان ڕست پێدراوم بۆی تاکید لەوە بکەمەوە لە جەدوەل ئەعمالە هەبێ و ئەمڕۆ خوێندرایەوە و بە تێکڕای دەنگی ئامادەبووانی ناو پەرلەمان دەنگی پێدرا و ئەو قەرارەمان هەڵۆشاندەوە. بەڵێ باشە کاک مەسعود دەنگ و باسی ئەوەیە کە ڕۆژی چوارشەممە لە گفتوگۆی یاخود لە خوێندنەوەیەکی دیکە بۆ پرۆژە یاسای بودجەی 2018 دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق حەزوری هەبێ لە پەرلەمان. ئایا ئەو حەزوریە بێ و ئەگەر ئەو حەزوری بێت ئێوە وەکو کورد بەشداری دانیشتنەکەکەن؟ بەڵێ ئێمە طبعاً بەنسبەت خوێندنەوەی دووەم بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان دوو ڕۆژیان پێم وابێ دوو ڕۆژ دوای خوێندنەوەی یەکەم دەکرێت خوێندنەوەی دووەم بکرێ بۆ پرۆژە یاساکە بەڵام پێویستەکات پێش ئەنجامدانی خوێندنەوەی دووەم وەکو سەرۆکوەزیران لەو پەیامانەی بۆ ئێمەی ناردووە و من خۆم وەکو ئەندامێکی کوردی لیژنەی دارایی لە چەند لایەنێکەوە ینی ئەو پەیامانەم بیستووە و تاکید کراوەتەوە پێویستەکات پێش ئەنجامدانی خوێندنەوەی دووەم سەرۆکوەزیران لەگەڵ ئێمە وەکو لیژنەی دارایی و لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانی هەموو پەرلەمانی عێراق کۆبنەوە ئەنجام بدەین کە هەمانە مناقشەی بکەین ئەگەر نا طبعاً ئێمە لە کۆبنەوەیە لەگەڵ حەیدەر عەبادی بە ئەکیدی بەشداریەکەین و قسەی خۆشمانە بێ و لە چوارچێوەی ئەو نۆتێبینیەی فراکسیۆنە کوردیەکان کە هەمانە و هەر پێنج فراکسیۆنەکە یەکدەنگی لەسەری لەو چوارچێوە بەرگری لە شایستە دارایەکان و مافەکانی هەرێمی کوردستانەکەین. بەڵێ کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق و ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس بۆ زانیاریەکانن وەکو کورد دەڵێ بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان هەر خۆشمش دەبن ماندوو نەبن. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی لە هەولێر لە بەغدا تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی